ڕۆژ بە ڕۆژ زیاتر دنیامان تێکەڵاو بە دنیا و هەروەها ئاوێتە بوونە بێت لەگەڵ ژیانی دیجیتاڵی و لەگەڵ ژیانێکە کە پڕبێت لە بەکارهێنانی کۆمەڵێک ئامێری زیرەک و لەگەڵ هەموو ئامێرێکی زیرەکیشا کۆمەڵێک ئەپلیکیشنی نوێ دێتە ناو بازاڕەکانەوە و ئیدی ناتوانین خۆمانی لێبشارینەوە هاژەتر بوونە بە بەشێک لە ژیانمان بەکارهێنانی مۆبایل و هەر ئامێرێکی زیرەکی دیکە بەشێکە لە ژیانی ئێمە. بێگومان جا سۆڤان ئەوەی کە گرنگە ئێمە گەروەکو گەورە بتوانین مامەڵە لەگەڵ ئەو ئامێرە زیرەکانە بکەین یاخودە و زیرەکە دەستکردانە بەکاربێنین بەڵام وریایی ئەوێت هۆشیاری ئەوێت لەسەر هەڵبژاردن و دیاریکردنی باشترین و گونجاوترین ئەپلیکیشنەکان بۆ مۆبایل و تابلێتی ئەوەی کە ئەیدیتە دەست مناڵەکان چونکە بەڕاستی کارێکی ئاسان نییە بۆیە پێویستە زۆر بە وریاییەوە هەڵیان بژێرین. بەڵێ ئێمەش پێویستمان بە کۆمەڵێک ئاپ هەیە کە تا زیاتر بتوانین کارەکانمان ڕێک بخەین ڕۆژانە هەشتی نوێ فێر ببین و ئەو ئەپلیکیشانەی کە ئەپلیکیشنایی کە پێویستیشە دایک و باوک لەسەر مۆبایلەکانیان دابنێن تا ئاگاداری تابلێتی منداڵەکانیان بواتە چاودێریکی منداڵەکانیان بکەن ئیدی ئەزانین چونکە دنیای ئەم بەکارێنانی ئامێرە زیرەکەکان مەترسیداریشە لەگەڵا بێ بە جۆرێکیش ئێمە چاودێری منداڵەکانمان بکەین دیارە کاراسانی کراوە بۆ ئەمە بەست بێگومان چونکە ئێمە نازانین منداڵەکەمان کاتێ سەیری ڤیددیوەکەکە چیەتە سەر ئەو ڤیددیوەیە بۆیە ئەتوانین لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە ئەگەر بکرێت یاری بکات سیرکردنی ڤیددیۆ بێ لە بەرەوەی لە ئەگەری بەرکەوتنی بە ئەو ڤیددیویانە بەو بەرنامە نەشیاوانە ئەو منداڵە دووچاری چەندین کاردانەوەی خراپە بێ لەسرم بابەتە ئێمە بە پێویستمان زانی وە گرنگە بەلامانەوە کە قسەی زیاتری لەسەر بکەین کە بتوانن ئەو ئەپلیکیشنانە بە ئێوە ئاشنا بکەین میوانجاری بەڕێز فوادزادەمان کردووە کە شارەزایە لە تەکنەلۆژیا و زانیاری و لێرە میوانی ئێمەیە بەڕێز فواد بەخێر هاتی ڕۆژێکی باش بۆ تۆ پێش هەموو شتێک با بزانین ئێمە خەمی منداڵەکانمانە ئایا بۆ خودی ئێمە بۆ گەورەکانیش ئەپلیکیشنێک یان یەکەم جار سەرنج بخێنە سەر منداڵەکان یا دواتر باسی گەورەکان بکەین تا چەندێک گونجاوەکە تەکنۆلۆژیای مۆبایل و تابلێت و ئەم بابەتانە بخرێتە بەردەستی منداڵ. بڵێ سەربارەت بە جوانتان فەرموو کە بیدایەت کە باسیوەتان کرد ئێستا حالیان ژیانەکەمە وایە بمانەوێ نەمانەوێ هەمومان ئاوێتی ژیانمان بووە بڵێن ژیانی دیشتاڵی هەروەها ئەگەر بێت و گەورەکان شارەزایەکی وا پەیدا نەبیتن واتە یعنی ڕۆشنبیرێکی وا دیشتاڵیان پەیدا نەبیتن ڕۆشنبیرێکی تەکنەلۆژی نەبیتن ناتوانن تا منداڵەکانیشان فێرکەن وا باشترە سەرەتا منداڵەکان هەندێک شت هەیە دەبی ئەپلیکیشن شتەکان هەیە کە کو دەڵێ سنوورێکیان بۆ دابێنرێتن چونکە خۆتان دەزانن لە بواری ئینتەرنێت زۆر فرەوانە هەموو شتێکی تێدا بڵێن باش و خراپی تێدا هەیە ئەمە چۆن وە بکەین فلتەرێک هەبیتن بۆ ئەوەی بتوانین منداڵەکان تا ڕادەیەک بیان پارێزین لەو کار و خراپانێک کە هەیە ئەو ناوەڕۆکانە هەیە کە لە ئینتەرنێت هەیە بتوانین فلتەریان کرد خۆشبەختانە هەندێک ئەپلیکیشن هەیە کە توانای وی هەیە تا ڕادەیەکی باش فلتەر بکاتن بۆ نمونە یەک لەوانە بەرنامەی یوتیوب کیدز بۆ نمونە ئەگە بتەوێ چکە دوو جۆر یوتیوب هەیە هەندی منداڵان کە دەتوانی بە پێی ئەو تەمەنێکە هەیە ئەو ئێج برێکداونێکە لە تەمەنەکەی خۆی بۆ نمونە لە 4 ساڵ تا 6 ساڵ یا خۆت لە 6 بۆ 8 یا لە 8ەوە بەرەو سەرەوە ئەوە دەتوانین لێرە فلتەر بکرێتن احتیمادەن لەسەر ئەو تەمەنەی فلتەری ئەو ڤیددیویانە بکاتن کە نیشان بدرێتن بێگومان سەرڕای وەش ئەپلیکیشنی گەوران هەیە دەبی دایمەزرێنین لەسەر مۆبایلەکان مامی لەسەر تابلێتەکانبی تا بتوانین ئەو منداڵە سەیری چی کردیە و فلتەرەکانی چیکە بۆ نمونە جا ئوستاز پێشەوەی کە باسی ئەو ئەپلیکیشنانە بکەین کە کامیان گونجاوە تا بتوانی بە تەواتی کۆنتترۆلی بکەی سەیری چی کردو چۆن بووە بەڵام پێش ئەوە منە ئەمەوە بڵم ئایا خۆی گونجاوە هەر پێدانی ئایپاد و تابلێت و ئامێرە زیرەکانە بە مناڵ پرسیارەشی جوانە خۆی تا بکرێتن نەخێر تا بکرێتن میان دێ یعنی بەتایبەتی خاصە منداڵ هەیە ئێستاانە بەداخەوە منداڵ هەیە لە 2 ساڵەوە تەواو یعنی هەت تۆزێک فام بکاتن دەیدرێتن ئەز سمارتفۆنی بە هەمووشک ئەجە مۆبایل بە تابلێت بیتن ئەوە دەکەن نەخێر تا بکرێتن ینی دوای بێخە بۆ نمونە دوای 5 ساڵ 6 ساڵ ئەو کاتێ ئەگەر توانین بەڵام بەداخەوە ینی ئێستا تەمەشا دەکەیت چار دەورەی منداڵەکان هەمووی وایە
ئەویش دەڵێ باشە یعنی وەکو نیمچە ئەوە دروست دەبێتن دەیدرێتن وەکو دەبتە چاو لێکێکشتەکە حتا پێت دەکرێت میان منداڵەکان باشە کاتە ئێستا بابینە سەر باسی ئەپلیکیشنەکان ئەو ئەپلیکیشنانە چین کە دایک و باوک ئەبێ هەیبێت بۆی کە چاودێری منداڵەکانی کاغم مەبەستیشمان کە ئەڵێن منداڵ ئێمە تەنیا بەس مەبەستمان منداڵ نییە هەندێک خانەوادە هەیە ترسیشیان لەوە هەیە کە هەرزەکارێکیان هەیە ئاگادار بن کە سەیری شتی نەشیاونەکە ئەکید زۆر باشە یەک لەوانە ئەپلیکیشنەکە پێ دەڵن فامیلی لینک کە کۆمپانیای ئەلفابێت واتە سەر بە گوگڵ ئەوە چی هەیە فامیلی لینک ئەوە چییە بەرنامەکە خۆت دای دەبەزێنی دواتر لە بڵین کلاینتەکەشی هەیە لە ئەپلیکیشنەکانی بە یاخود تابلێتەکانی منداڵەکانت دای دەبەزێنم خۆم ئێستا منداڵەکانم وانە بۆ هەردووکان دابەزاندیە دوو منداڵم هەیە لە بۆن زۆر سپاس ئەوجا لێرە تەماشا دەکەین هەر شتێکیان کردبییتەوە هەر سەیری هەر ڤیددیوەیەک هەر شتێکیان کردبی هەتا ئەپلیکیشنەکان هەندێک گەیم هەیە لەوانەیە تو بڵێ کاکە یعنی تەنها لۆت هەیە ڕۆژانە سعاتێک گەمەی پێ بکەیتەوە دەتوانی تایمەری لە بۆ دابنێ تەواو پاشەوی لۆگ دەبیتن ئەوجا ئەو ئەتیمادە لەسەوەی دەکەن ڕۆژان منە یەک سعات یاخود ڤیددیوەکان تەنها ڕۆژانە لۆت هەیە گریمان سعاتێک سیر بکەێت ئەوە سەرڕای وەش فلتەر دەکرێتن فلتەر دەکرێتن کە ئەو ڤیددیویانە شیاون لە بۆ سیرکردنی بۆ منداڵەکان طبعاً ئەوە کۆمپانیای گوگڵ ئەو کاتیش بڵین لەسەر شێوازی خۆیان چکە خۆشم نزگە 5 ساڵ لەگە کۆمپانیای گوگڵ کارم کرد سەبارەت بە فلتەرکردنی بە تایبەت خاصە ناوەڕۆکی منداڵان بە تایبەتی لە کۆتایی 3 ساڵی ڕابردوو یعنی ئەوەی زۆر فلتەرێکی زۆر کرا لەسەر ئەوەی منداڵان بە تایبەتی خاصن بڵین لە عێراق و بە تایبەتی تر لە کوردستان زۆر شت هەبوو ناوەڕۆکەکان نەشیاو بوو ئەمە لێرە لای خۆمانەوە ئەومان دەکرد بڵین پلتفۆرمێکی تایبەت هەبوو فلتەرمان دەکرد دەمان کاکە ئەوە شیاوە ئەوە شیاو نییە دەمان ناردەوە بڵین لە بۆ هێدکوارتەر ئەو کاتیش ئەوانیش بڕیاری کۆتاییاندات و وایان دەکرد و باشە بەڕێز فواد ئێستا مناڵەکانمان بتوێنێت زیرەکەن زۆر جار من ئەبینم زیرەکی کوڕەکەم لە ئاستێکەیە کە منە بێ بچم سێرچ بکەم یان بیبینمەوە لە بەرەوەی ئەوان زیاتر لە جیلەکان کە تەکنەلۆژیا زۆر کاریگەریە بوو لەسەریان من ئەم ئەپلیکیشنەی بۆ دانم بەڵام دوجار خۆی توانێت لە ئەپستۆر بەیان درۆی دوێبێ پرۆگرامی تر دابەزێنێت ئایا ئەتوام لێرە چۆن ئەو تابلەدەی وا کۆنتترۆل بکەم یان بتوانێم کە نەتوانێت بەدڵی خۆی هەر ئەپلیکیشنێکی تریویست چونکە من زۆر جوام لێ کردووە توی نادایکە و یوتیوبە هەموو ئەو شتانی تیانیەکە منەمێ یوتیوبێکی تری دابەزانێتەوە ینی من چۆن بتوانم لە کۆنتترۆلی کەم ڕێک ئەو توش ئیشکالیان بۆ بەڕان بخۆشم بەسرم هاتیە دەڵم تا ئەو ینی ئەوە مەوجودە یعنی ئەتیماد لەس ئەوەی بکاتن سەبارەت بەوەی هەتا ئەگەیەک ئەپلیکیشنی لە دەرەوەی کە بڵین بازنێکە ئەو بەرنامەکەی دابەزێنێ پێ دەڵێ بەبێ پەرمیشنی تواتە بەبێ ڕزامەدی تو ناتوانانی دایبەزێنێ یاخۆت هەر ئەپلیکیشنێکی دامەزرم لە ڕێگای نۆتیفیکیشنەوە واتە ئاگادارکردنەوە وا لە ڕێگای ئیمێلەوە پێ دەڵێتن فلانکە بەرنامە دابەزێن حتا بڵین ڕێتینجی ئەو ئەپلیکیشنە گونجاوە لە بوو 12 ساڵی بەلەو سەری لۆ خوارد یعنی ئەوان تەم پێ دەڵێتن ئەو ئەپلیکیشنە چییە زانیاریەکانی چییە پێ دەڵێتن ئەوەی کە گرنگە ئەوەیە هەموو دایک و باوکێک بتوانێت ئەم کارە ئەنجام بدە ئەوەندە ئاسانە دانانی ئەو ئەپلیکیشنانە کە هەموو دایک و باوکێکی ئاسایی کە تەنانەت ئاست و پلەیەکی خوێندنی واشی نەبێت بەڵام بتوانێت ئەم جۆرە ئەپلیکیشنانە دابنێت زۆر پرسیارشی جوانە لە بۆەوەی پێویست دەکاتم بیدایەت بەس هەتا کەسێک هەبیتن نیمچە دەڵێ تەکنەلۆژیایشی بزانیتن بتوانانی دایبەزێنیت و ئەگەر بتوانانی ئەپلیکیشنێکی ئاسایی دابەزرێنی ئەویش دەتوانی بکەیت تەنها پێویست دەکات هەندێک ئیمێڵشتیوا هەیە لۆگین کاتن واتە هەتا کۆنێکتەکە دروست ببیتن لە نێوان مۆبایلەکەی منداڵەکەت لەگەڵ دایک و باوکەکە بەس هەنەوە ئەو کاتی پێویستە دواتر ئەو کاتی شتێکی وای پێویست ناکە تەنها داشبۆردەکە پێ دەڵێتن چەند سعات یاخود چەند دقە بەکار هاتیە ئەو ئەپلیکیشنە یاخود چەند سەیری ڤیددیۆی کردی ئەوانە هەموو پێ دەڵێ و ناوڕۆکەکان پێ دەڵێن بەس سەرەتا هەتا دای دەمەزرێنی تۆزێک پێویستی بە کەسێکی وە تۆزێک لە تەکنەلۆژیا شارەزابیتن دروستە باشە بێجگەلەوەی کە ئەم ئەپانە بۆیە کە منداڵەکە بتوانێت یاخود کۆنتترۆلی بکەیت چی دیکە بکرێ بۆ هەرزەکاران ئەو ڕێکلامانەی کە یەتە سەر ئەپلیکیشنەکە یەتە سەر ئەو ئامریکە پێیەتی ئەوانەش لەگەڵ یا کۆنتترۆل بکرێ ئایا توانرێیان فلتەر کراوە ئەوەیان ڕاستی چونکە کۆمپانیا بڵێن زەبەلا حەکان ئەتیمادی کولیان لەسەر بڵین لەسەر ئەو ئاتس و ئەو ڕێکلامانەیە کە لەسەر دەکە
تا ڕادێک هەندێک ئەپلیکیشن هەیە دەتوانی بڵین بلۆکیان کە وەکو ئاد بلۆکەر و ئانە بتوانی کە نانهێڵیتن بەس ئەوەش تا ڕادێک یعنی کو دەڵێ ناتوانین بڵێن 100% فلتەر کاتن و کە بە شێوازێکی دروست کە ئەوەی کە ئەمە بمانەوێتن لایەن بداتن پێویست دەکاتن ئەو ئەپلیکیشنانە یاخودەکەن بەکاری بینین شیاو بیتن بەکاری بینن بۆ نمونە هەندێک سوشال میدیا ئەوان هەیە بەڕاستی ینی کات بە فیڕۆدانێکی زۆر بۆ کاتون سەرڕای وەش کە تووشی یعنی کێشەی دەرونیش دەبیت لەسەر حاڵەتێت و تەمەشا دەکەی دەچێت سوشال میدیایکی بەس بەدەیان سەعات زاری هەوە دەکەی ئاگات لە خۆ نیە هەموو ڕۆشتیە و کاتەکەش بەسەر دێ نەشزانیت تەنها کات بەسەربردنەچی بەبێ ئامانزدا بەڕاست ئێمە دواتر ئامانجمان ئەوەیە کە لێرەوە خانەوادەکان ئاگادار بکەینەوە هەم بۆ یەکێکی وەکو هاژەکە منداڵێکی لەو تەمەنەی هەیە هەم بۆ زۆرێک لە دایک و باوکانی دیکە زۆر گرنگە کە ئێمە ئەوە باسیەکەین ئەپلیکیشنەکانش بناسینەوە بزانین کامانن چۆنە شێوازیان دەمانێت بە شوێکی گرافیک ئێستا ئەو ئەپلیکیشنانە دەرەکەون لەسەر شاشەکە کاک فات جەنابەت ئێستا ڕۆڵی ئەوەمان بۆ بگەڕێکە تویتر ئێمە بێدەنگە بین جەناب دەبێ باسی ئەو ئەپلیکیشن بۆ نمونە ئێستا ئەویان خان ئەکادیمیە خان ئەکادیمی کەس ینی دامەزراوەیەکی زۆ بەناوبانگە لە جیهان تەنها بۆ فێربوونی نەوەکان ئەوە هەم ئی گەورانیشی هەیە بڵێن نەوجەوانان و منداڵانی هەیە بەڵام ئەویان بە تایبەتە لە بۆ منداڵان بەڕاستی بە تایبەتش ئێستاوە بەرەو هاویندا چوین و بڵێن شووی هاوینە زۆ پێویستە ئەو بەرنامانە هەبیتن لەسەر هەموو تابلێتە یا خۆت لەسەر هەموو سمارتفۆنێکی منداڵەکان ئەویان یەک لەوانەیە کە پێ دەڵێن خان ئەکادمی کیدز بەرنامەیەکە بۆی واتە بەس بۆ خوێندنە بۆ وانەکانە بۆ یعنی شتی فێربوونی شتی باشە بەس شێوەی ئینتراکتیڤ شتی سەرنجڕاشش بەڵێ ئەوەشیان بێگومان بۆ ئەوانەی کە منداڵەکان تازە بۆ نمونە 4 ساڵ 3 ساڵن بەرەو قوتابخانە دەچن یاخود بەرەو داینگەکان دەچن بڵێن ڕەوزەکان ئەو لێرە ئەوت دەکە لێر بۆ فێربوونی زمانی کوردیە دەتوانێت لەسەر شێوازێکی زۆر سەرنجڕاکێشە بۆ نمونە پیتەکان پێ دەڵێ یاخود زۆری دەستگرتنی قەڵەمەکە کە بە شێوازێک نووسینەکەی دەکەی بۆ نمونە ئەلفوبایەکە بە شێوازێک وە کە سەبر منداڵەکە هەتا لێیان ڕابێتن لینگۆ کیدز ئەوە شێکەکە لە بەرنامە باشەکانە ڕاستی کە ناوەڕۆکەکەی لە پێکهاتێ لە ناوڕۆکەکانی هارڤارد یونیڤرسیتی واتە ئەو کە زانکۆی هارڤارد ناوڕۆکەکان زیاتر لێوێن دۆر سەرچاوە هەرگرتیا بێگومان ئەوە شتێکی زۆ باشە ئەپلیکیشنەکە لەسەر شێوازی چێ بۆ نمونە چۆن ددانی خۆت دەشۆی بۆ نمونە چۆن سرت دەشۆی یعنی ئەو شتانە بۆ منداڵان تا سەبر لێ ڕابێن و استفادە لێ بکەن و لە کاری ڕۆژانەیە دەتوانن بەکاریان بینن دوولینگۆ ئەوە شێک لەوای کە ئێستا خۆتان دەزانن زمان چەند زمان بزانانی ئەوەندە باشترە ئەوە شێکی لە ئەپلیکیشنەکانە کە وا دەکات منداڵەکان فێرە زمانە جیهانیەکان کاتن وەکو ئینگلیزی وەکو عربی وەکو فەڕەنسی وەکو ئیسپانی ئەوان هەموو چەندین زۆری زمانی تێدا هەیە دەتوانن سەبر فێریانکەن و بە تایبەتیش کە ئێستا بڵین خوێندنیان نەما دەتوانێت ڕاستە بەڵێ ئەوەش بوو کە باسمان کرد ئەوە یوتیوب کیس ئەوە لێرە تا ڕادەیەکی زۆر باش ویان لێ کردیە بڵێن کۆمپانیای گوگڵ یاخود ئەلفابێت فلتەری ئەو ڤیددیۆ نەشایەوەکانیان کردیە یاخود ئەوانێک کە شیاوان لە بۆ تەمەنی هاوتەمەنی ئەو منداڵە لێرە بە شێوازێکی دروست فلتەر کرایە و دانرایە کەواتەمە تا ئێستا 5 ئەپلیکیشن بۆ منداڵە ئیتر بازانین دوای ئەوە چی دیکەمان هەیە باشە بزانانی ئەو ئەپلیکیشنانی کە بۆ گەورەکانە بۆ دایک و باوکە کە چۆن چاودێری منداڵەکانیان زۆر باشە باشە بەڕێز فەوزی ئەمێ بزانم ئەو ئەپلیکیشنانی کە هاتبوو هەمویان فریە یاخود ئەوانە زۆربیان فرینە تەنها ئەوەکەی بڵێن لینگۆ کیدز نەبیتن دەتوانانی مەسەلەن ئەگەر پرمیەمەکەی بکڕێ هەیتی بخۆ بەشێکی لە فرێکە هەیە بەڵام ئەوەکاندی هەمویان فرینە دەتوان بە خۆڕایی دایبەزێنن و ئاسایی شتێک کە زۆر سەرنجی ڕاکێشام و گرنگ بوو ئەوە بوو کە پلەبەندی کرابوو واتە هەر لە ڕەفتارە کۆمەڵایەتیەکانەوە فێربوونی وانەکان پاک و خاوێنی ڕاگررتنی کەسێتی ینی ئەوە نییە هەمووی تێکەڵاو بێت هەر ئەپلیکیشنێک و بۆ شتێک ڕەنگە دایک و باوکێک بەسمە بەستیانەوە بێت زۆر لە ڕووی پاک و خاوێنی کەسێتی و منداڵەکە گرنگی ڕاستە مادەم هەرتۆ قرارە و ئایپادێکی یاوەتە دەستی یا تابلەتێکی یاوەتە دەستی و سەیری بکە هیچ ناباسوودی هەبێت کە هەم
بەردەوام بەدێتی با ئێستا ئەو ئەپلیکیشنانش یاخود ئاشنا بکەین بە بینەرەکان کە بەتایبەت بۆ هەرزەکار و بۆ گەورەکانە لەسەر هەرێکێکیان تۆ ڕوونکردنەوەی زیاترمان پێ بدە. بڵێ بێگومان گەورەکانش پێویست دەکاتن چۆن منداڵەکان بەرنمەیەک وکە پێویستە گەورەکانیش بەرنامەی تایبەت بە خۆمان هەبیتن. یەک لەوانە کە بەرنامەشی زۆر ینی سەرنجڕاکێشە 21 دەیز ئەویان چییە واتە ئەگەمانەوێ شتێکی نێرێنی لەلایەن خۆمان بگۆڕین یاخود چالنجێکی خۆمان بکەین ئەلنگارێکی ڕۆژانەی خۆمان بکەین لە ڕێگای و بەرنامەیە زۆر باشە خۆم بەکارمهینە زۆر ئیسیفادەم لێ کردیان گۆڕینی خوەکات یعنی دەتوانانی بەکار بوون منە ڕۆژانە دەدەقە چارێگەک تەنها بە پێیان بڕۆ یعنی وە بکەی وەت لێ دەکاتن ئەو جەوەی خۆشە لە ڕێگای ئاگادارکردنەوە پێ دەڵێتن هەستا بڕۆ ئیشەکەی خۆتوە ئەو بکاتن و بەرنامەکە بەبیرت دێنیتەوە چکە جارێها لەگەر سەرقاڵی کار و کردەوەت لەوانەیە مەشغوڵ بێ ئاگات لێ نەمێ بەڵام ئەوەیانی ئێستا بەستەوەی ئەم ئەپلیکیشنە کە ئێستا ئەیبینین هی ئەوەیە کە گەورە چۆن تامری لەگەڵ کار نەک بۆ چاودێری کردی منداڵ نەخێر ئەوە هێشتا پێشتر بنوە باشە مەسەلەی پۆدکاستیش ڕاستی ئێستا زانستی سەردەمی ئێستا بۆ فێربوونی چونکە ئێستا لە ئەوەی سەریعداینە ینی خێراینە لەوانەیە زۆر پێویستمان بە خێرایی بیت یەک لەوانێک مەسەلەی پۆدکاستە یعنی زۆر گرینگە بۆ نمونە کتێبە دەنجیەکانە بۆ نمونە هەندێک کەسی بەناوبانک هەیە لەوانەیە ئەمە نیانگەینێ باشە بەس لە ڕێگای ئەو پۆدکاستانەیەوە خت لە ڕێگای ئەو بەرنامانێک کە میێوانداریان کردیا ئەمە دەتوانین هەم لە ڕێگای دەمکارەکەی خۆمانەوە لە ڕێگای هیتفۆنەکەەوە جێبدەینە ئەو پۆدکاستانێک کە زۆر سوودی هەیە بەڕاستی ئەمە نزیکەی ئەو چەند ساڵی ڕابردوو زۆر ئیسیفادەم لێ کردیە چونکە بە سەدان کەسی وای تێدا هەیە بڵێن ئەو داهێنانیان کرد ئەو شانیان کرد هەمووی دەتوانن لێرە ئەو بکەن و بە شێوازێکی فریشە دەتوانی گوێ لێ بگرێت و ئیسیفادەی لێ بکەی و لۆکاری ڕۆژانەت بەکاریان بینیتن. هەڵبەت ئەم ئەپلیکیشنانە کاتێکە ئێمە بەکاریانێنین ئەبینە بەکارهێنەری ئەگەر بەردەوام بین لەسەریەوە زیاتری شتێکەڵیەوە بین هەر هەم کە بەکارهێنەرین با سوودێکیشی هەبێت ڕاهاتنە لەسەریوە وانە؟ ئەکید یعنی ئەستا ئەگەر ئەولەوە لێ ڕابێ لەوانێ بخۆتە ئۆتۆماتیکی یعنی هەر ڕۆژانە دەتەحەز لێ دیسان جێ بدێ چونکە ئەوە لە بۆ فێربوونی باشە ئەم ئەپلیکیشنی دیکەیان کامەیە؟ بڵێ سەرڕای ئەوەی گوتمان مەسەلم بۆ منە پۆدکاستە سەرپەرشتی منداڵیە یا خۆت کار و کردەکانە لێرە ئەوە چێفۆرست بەرنمەیەکی خەنزیلانەیە لۆ ئەوەیە کاتەکانی خۆمان ڕێک بێخین لۆ کاتەکانی خۆمان ڕێک بخین بۆ نمونە من دادەنیشتم خوێندنم هەیە باشە لەو خوێندنەی 25 دقەجارێک یا خۆ 5 دقەجارێک برێکێکی وەردەگرم کە ئەو تەکنیکش پێ دەڵێن کە پۆمۆدۆرە تەکنیکی پێ دەڵێن واتە تو لە ناوان ئەو 25 خولەکە دەتوانی 5 خولەک بتوانی برێکێکی وەگری ئەوە دەڵێ ئینتاجەکەی بە قووەتر دەبێتن یان ئیسیفادەکەی زیاتر دەبێتن هەم تووشیش بێزاریش نابی هەم تووشی ینی ئیسیفادەی دەکەی و بەرهەمدار دەبێت ئەو لە هەم بوارەکان لە بواری خوێندن لە بواری کارکردن لە بواری دڵخۆشکردنی خۆت یاخود بەکارکردنی ئینتەرنێتمنت ئەوانە هەموویان دەتوانی بەرنامە تێت چییە ئەم ئەپلیکیشن؟ بڵێ ئەوەشیان یەکەکە لە سەرچاوە گرنگەکانی کە پێویستە ڕاستی لەسەر هەموو کەسێکی گەورە جێبداتێت چکە زۆر کەس داهێنەر هەیە ئەوانە هەیە دەڵێ مێشی خوان هەمەوە کردێ لێرە عەرزیان کردیا لە نێوان بڵێن نزیکەی دەخولەک تا کەسانی سەرکەوتوو لە هەم بوارەکانە لێر دەتوانی جێبدێ چیرۆکی سەرکەوتنەکانی خوان و بە چەند زمانەتی ڕاستی خۆی ئینگلیزیە بەڵام دەتوانی لە هەندێک ئەوە خۆشبەختانە هەندێک سەبتایتڵی کوردیشی تێدا هەبوو کە خۆشبەختانە وەکو نیشتیمان تێدەکس نیشتیمان ئەوانە هەموو ئەوەش بەشەکە لە تێبی گەورەکەنە ئەپلیکیشنەکانی تریش هەر هەمووی بە ئینگلیزیە ئەوانە زۆربیان ئەرۆڵە خۆزەوەی بەسم بۆ منە لە پۆدکاستەکە دەتوانین مەسەن کوردی تێدا یعنی هەموو زمانەکانی جیهانیشی تێدا باشە ئەمە گرنگە بزانین لە بەرەوەی فامیلی لینکە ئەمەیان چۆنە خێزانەکە چۆنە توان بەکاری بێنن ئەویان کە بڵێن کۆڕی برێن سەرچاوی گرنگی بەرنمەکەیە کۆڵەکەکەیتی پێویست دەکاتن کە لەسەر هەموو دایک و باوکەک ئەو ئەپلیکیشنە هەبیتن فریە پێویست بە بڵێن هیچ پەیمەنتێک ناکەم ئەوەی دادەبەزێنی لە ڕێگای ئیمێلەکەم ئیمێلەشی دروست دەکەی بۆ منداڵەکەت لە ڕێگای یۆ لەگەڵ ئیمێلەکەی خۆت لینکیان دەکەی و کۆنێکتیان دەکەی بە شێوازێکی وە هەموو ئەپلیکیشنەکان پێت دەڵێتن چ شتەکان هەمووی تێدا هەیە بە
بە هەموو بە شێوازەشی زۆر ورد هەم دەتوانانی بلۆچیان بکەی هەم دەتوانێت بۆ منە زۆرشت هەبووە لەوانەیە بەجێت نەکەوانە ئەتو دەتوانین تەنها لە خۆت پێویست ناکە ئایپادەکەی لەویستنی زۆر باش کاک فات ئێستا ئەمانەی کە هەمووی بینیمان ئەم پێنجدانەی دیکە هی گەورەکان بوو کامیان لەناو ئەوە بەس بەبییر بێنینەوە کە هی هەرزەکاران بوو بۆ نمونە کە مەسەن کۆنتترۆلکردنی فامیلینی ئەوەی کۆتایێت ئافوازادە شارەزا لە بواری تەکنەلۆژی ئەم بەیانە لەگەڵمان بوو بۆ هیوای کە ئێمە سوودمان بینی بینەراشمان سوودیان بینی زۆر سپاس دووبارە بەخێر هاتن بەخێر بن.